کاتێک سەرۆکوەزیرانی نوێی ئیسرائیل نەفتالی بێنێت بەم دوایانە لەگەڵ جۆ بایدن سەرۆکی ئەمریکا لە واشنگتن کۆبوونەوە هەردوو سەرکردە وتیان ئێران لە لووتکەی کارنامەکانیاندایە بە وتەی ئیهۆگ باراک سەرۆکوەزیرانی پێشووی ئیسرائیل لە چاوپێکەوتنێکی تایبەتی دەنجی ئەمریکا ئاماژەی بۆ کردووە کە ئەو هاوکاریەی نێوان ئیسرائیل و ئەمریکا زۆر گرنگە. ئێمە دەبێت لە پشت دەرگا داخراوەکان لەگەڵ ئیداری ئەمریکادا دابنیشین. پێش هەموو شتێک دەبێت لەسەر زمانێکی هاوبەش ڕێک بکەوین لەوەی کە ئێران لە چ قۆناغێکدایە بۆ بەدەستهێنانی چەکی ناوکی. دوای ئەوە دڵنیا دەبین کە بزانین چی ڕوودەدات و لە حاڵەتی تەنگەتاویدا چی دەکەین. ئایا بەتەنها شتێک بکەین یان پێکەوە یان بە شێوەیەکی نهێنی تەنانەت کردەی سەربازیش. لەو دەمەوەی سەرۆکی ئەمریکای پێشوو داناڵد ترامپ لە ساڵی 2018دا لە ڕێکەوتنە ناوچیەکەی ئێران کشایەوە چاودێرانی ناوچی نەتەوە یەکگرتووەکان دەڵێت ئێران چەکردنەوەی یۆرانیۆمی زیاد کردووە ڕێگەشی نەداوە پشکنێرە نێودەوڵەتیەکان پشکنین بکەن. بەم دوایانە بەرنامە ناوچیەکەی ئێران لە وتاری سەرۆکوەزیرانی ئیسرائیل نەفتالی بێنێت لەبەردەم نەتەوە یەکگرتووەکاندا ڕەنگی دابەوە ئاماژەی بە مەترسی بەرنامە ناوچیەکەی ئێراندا. Iran's nuclear program has hit a watershed moment. پرۆگرام ئەتۆمیکەی ئێران گەشتووەتە ساتی یەکلابوونەوە بەڵام قسەکردن بە تەنها ڕێگە ناگرێتدا پاڵاوتنی یۆرانیۆم. لە نێو جیهاندا ڕەنگە هەبن کە لە هەوڵەکانی ئێران دەڕوانن بۆ بەدەستگەیشتن بە چەکی ئەتۆمی کە ئەوە شتێکی حاشا هەڵنەگرا وەک مەسەلەیەکی بازرگانی یاخود ئەوە گرێبەستێکە و کۆتایی پێهاتووە یان بێزار بوون لەوەی کە ئێستا دەیبیستن. ئێمە ماندوو نابین. ئیسرائیل ڕێگە نادات ئێران ببێتە خاوەن چەکی ئەتۆمی. ئاژانسی وزەی ئەتۆمی سەر بە نەتەوە یەکگرتووەکان دەڵێن ئێران گەیشتووە بە پاڵاوتنی یۆرانیۆم بە ڕێژەی لە سەدا 60 بەڵام قۆناغی دوای ئەوە پاڵاوتنی یۆرانیۆم بۆ لە سەدانەوە قورسە پێزانینی وەک ئیهود باراکی ژوا دەڵێت کە پێشتر سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیلی بووە و وەزیری بەرگریش. پاڵاوتنی یۆرانیۆم لە 60% بۆ 90% کە پێویستە بۆ بەکارهێنانی لەشکری دەتوانێت لە شوێنێکی زۆر بچووک و دابڕاودا دروست بکرێت یاخود لە ناوچەی نیشتەجێبوونی سڤیل بڵاوی بکەیتەوە یان لە قوڵایی زەمینبی شاریتەوە یان لە نێو مینە کۆنەکاندا ئەگەر کەرەستەی پێویستی سەربازیان لە بەردەستدا بێت تەنانەت ئەگەر ژمارەیەکی دیاریکراوی چەکیان هەبێت. ڕاستە ئەوان پێویستیان بە پێشخستنی چەک هەیە ئەوەش ڕاستە ناچار دەبن بیخەنە نێو کڵاوی موشەکەکانیان. ئێمە و تەواوی جیهان ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیش لە ڤێننا ناتوانین کۆنتڕۆلی بکەین یان دوای ئەوە پشکنینی بۆ بکەین. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو راپۆرتە هەواڵەکان باسییان لەو هێرشە وێرانکاریانەی ئیسرائیل کردووە بۆ سەر دامەزاوە ئەتۆمیەکانی ئێران. بەم دوایە سەرۆکی ئەرکانی سوپای ئیسرائیلیش ڕایگەیاندووە پلانی لێدانی سەربازی بە خێرایی ئەنجامدرا. هەندێک لە شیکەرەوان پێیان وایە ئەو کارانەی ئیسرائیلی کا پێویستە بە هاو ئاهەنگی بێت لەگەڵ هێزی دیکەدا. ئیسرائیل بژاردەی سەربازی لەبەردەستە بەڵام چارەسەریەکی باش نییە. لەم قۆناغەدا ئیسرائیل ناچار نییە ئەوە بەتەنها بکات. ئیسرائیل پێویستی بە دوو شت هەیە پشتگیری استراتیژی و لۆجستی لە ئەمریکاوە و پشتگیری سیاسی لە ئەوروپا و بەریتانیا و فەڕەنساش. هەڵبژاردننی سەرۆکی نوێی ئێران ئیبراهیم ڕئیسی کە بە توونڕەوەکان وەسفەکرێت نیگەرانی بۆ ئیسرائیل خستۆتەوە لەمەڕ خواستی ئەتۆمی تەهران. نیگەرانیەکە لە ڕادەبەدەرە بیخەرە بەرچاوی خۆت ئێران بەم ئایدۆلۆژیا توندڕەویەوە لەگەڵ ئەم سیستەمی دەسەڵاتە کە کۆنە پارێزەکان تێیدا دەسەڵاتدارن زۆر نیگەرانین بە پێچەوانی ئەوەی کە لە ڕابردوودا لەسەری ڕاهاتە بووین کاتێک دەنگی جیاواز لەناو حکوومەتی ئێرانیدا هەبوو. لە ڕاستیدا ئێران ئەو توانایان هەیە کە گۆڕانکاری دیمۆگرافی استراتیژی لە ناوچەکەدا بکەن. ئیهود باراک و کەسانی تریش لە بەرپرسە باڵەکانی ئیسرائیل هەز بە نیگەرانی دەکەن ئەگەر ئێران ببێتە وڵاتێکی ئەتۆمی وای لێدێ پێشبڕکێی چەکی ئەتۆمی لە خۆرهەڵاتی ناوەڕاست بێتە کایەوە کە دەبێتە هۆی زیادبوونی نائارامی و ناسەخەمگیری لە ناوچەکەدا. یحیا بەرزنجی دەنجی ئەمریکا بۆ راپۆرتی لیندا گراتسین لە ئیسرائیلەوە.